دۆناڵد ترامپ کاندیدی کۆماری ئەو سەرکەوتنە مەزنەی لە ویلایەتەکەی خۆی لە نیویۆرک بەدەستهێنا دەیکاتە بنەمایەک بۆ سەرکەوتنی تر لە ویلایەتەکانی نێزیک نیویۆرک بە ئومێدی زیادکردنی ژمارەی نوێنەرەکانی و پەیامە جەماوەریەکەی هەروەک خۆی دەمینێتەوە. هەموو ئەو وڵاتانەی کەوە کارداریمان لەگەڵدا دەکەن ڕاست و چەپ دەمان ڕوتێنەوە وەک بڵێت ئێمە کۆمەڵێک نەفامین جا دەزانن ئێمە ئەمانە هەمویان دەگۆڕین. هاوکاتی ئەوەی ترامپ هەوڵی سەرکەوتنی پالێوراوەتی دەدات تێد کروزی ڕێکەبەری خەریکی خۆ ئامادەکردنە بۆ سازدانی کۆنگرەیەکی ململانەی پارتیەکەی لە مانجی حەوتدا. تێد کروز بە هاندانی نوێنەرەکانی سربەخۆی دەرفەتەکانی خۆی تۆکمە و زیاد دەکات بۆ ئەوەی ئەگەر هاتوو هیچ پالێوراوێک لە یەکەم گەڕی دەنگدان لە کۆنگرەکەدا هەڵنەبژێردرێت. وەکو کۆماریەک ئێمە دەمانەوێت سەر بکەوین و ئەگەر دۆناڵد ترامپ ببتە پالێوراو ئەوە هێلاری کلنتۆن سەرکەوتوو دەبێت و بە ژمارێکی یەکجار زۆریش دەیباتەوە. بەڵام کروز کە سیناتۆرێکی باشووریە پێویستی بەوەیە کە زۆربەی دەنجی دژە ترامپ بۆ خۆی ڕاکێشێت چونکە لە هەرێمی باکووری خۆرهەڵات فەرمانداری ئۆهایۆ جان کەیسک دەستە باڵایەکی جوگرافیایی هەیە ویلایەتەکەی هاوسنۆری پەنسەڤانیەیە کە مەزنترین ژمارەی نوێنەری هەیە لە هەڵبژاردنەکانی ئەمڕۆ سێشەمەدا. کە دەچیتە کۆنگرەوە و هیچ کەسێک ژمارەی پێویستی نوێنەرانی نییە ئەوسا ئەوانەی کۆنگرە دەڕوانە ڕاوشەکە و جەخت لەسەر دووشت دەکەنەوە کێ دەتوان لە پاییزدا بیبێتەوە و کێ دەتوان ببیتە سەرۆکی ئەمریکا. هەر بۆیەش ڕۆژی دووشەمە کروز و کەیسک ڕێکەوتنەکیان ڕاگەیاند بۆ ڕێگاگرتن لەوەی ترامپ پالێوراوەتی پارتیکەوە دەست نەهێنێ ئەویش بەوەی جان کەیسک لە هەڵبژاردننی بەرایەی 3 مانجی 5 هەڵمەتی هەڵبژاردن لە ویلایەتی ئیندیانە نەکات و کروزیش ڕازی بوو لە هەڵبژاردنە بەرایەکانی دواترێ لە ئۆرگەن و نیو مەکسیکۆ نەکات. ئەم ڕاگەیاندنەش ترامپی تووڕە کرد کەوا پێویستی بەوەیە زیاتر لە نیوەی نوێنەرەکانی ماونەتەوە بەر لە هەڵبژاردنە بەرایەکانی کۆتایی مانجی 6 بیباتەوە و ترامپ گوتی ئەوە نیشان دەدات کە ئەوانە چەند نیگران و بەپەرۆشەوەن. سەبارەت بە دموکراتەکانیش پێشکەوتنەکەی هیلری کلنتن هەموو شتێکە بەڵام ناکرێت بەسەریدا زاڵ بیت بەڵام سیناتۆر بێرنی ساندرس دەست هەڵناگرێت. کات بەسەر چوو بۆ بەرنامە سیاسی و ئابوووریەکانی کۆنەبەرپرسانی باڵای پارتی دیموکرات. ئەمڕۆ خەڵکی مریلاند دەتوانن بڵێن ئێستا کاتی شۆڕشێکی سیاسیە. هاوکات هیلری کلنتن بە شێوەیەکی پەرەسەند و سەنجی تواناکەی خستۆتە سەر کۆماریەکان. ئێوە دەزانن کۆماریەکان شتی وا دەڵێن کەوا ئەم ڕەوشە ئابووریە لە سەرخۆترین چاکبوونەوەی ئابووریە لە مێژوودا ئەمە ڕووقایمیەکی زۆری دەوێت خۆ ئێمە ئەو چاکبوونەوەی ئابووریەمان پێویست نەدەبوو ئەگەر ئەوان لە سەرەتادا تێچیان نەدابایە. هەڵبژاردنە بەرایەکانی ئەمڕۆ سێشەممە مەزنترین ژمارەی نوێنەران لە خۆ دەگرێت لە ماوەی 6 هەفتەی ئایندەدا. حەیدەر کەریم دەنجی ئەمریکا.